پەروەردە و ژینگە لە نووسینی دوکتەر پێشڕەو ئیسماعیل. مرۆڤەکان بە گەمژەیی لەدایک نابن، بەڵکو بە شێوازی پەروەردەیی گەمژە دەکرێن. سەرەتای نووسینەکەم بە وتەیەکی زانا و نووسەر یوڤال نۆ هەراری دەست پێ دەکەم کە دەڵێت ئێمە لە لێواری داڕمانی ژینگەیەکدا وەستاوین کە خۆمان بە خراپ بەکارهێنانی هێزەکەمان بەرپرسین لێی. بابەتی ژینگە و پاراستن بۆتە بابەتێکی سەردەمی و جیهانی بە حوکمی گۆڕانی کەشوهەوا و گەرمبوونی گۆی زەوی و تواننەوەی بەفر و بەستەڵەکی جەمسەری باکووری زەوی و زۆربوونی کارەساتی سروشتی و بەرکان و شەڕ و جەنگ و پەرەپێدانی چەکی ناوەکی و چەکی کۆمەڵکوژی لە دنیادا کە هەمووی دەبێتە مەترسی بۆ سەر ژینگە. هەر بۆیە زۆر گرنگ و پێویستە لە پەروەردەی نوێدا گرنگیەکی تایبەت بە ژینگە و پاراستنی ژینگە بدرێت و بە تایبەت بابەتێکی سەرەکی پرۆگرامەکانی خوێندن هەر لە باخچەی ساوایانەوە تاکو زانکۆ زۆر پێویستە هانی منداڵان و خوێندکاران بدرێت هەر یەکی و نەمامێک یان درەختێک لە باخچەی ماڵەوە یان بەردرگا یاخود لە باڵکۆنەکانیان بڕوێنن. هەروەها گرنگی زۆر بە ئاو و سەرچاوەکانی ئاو بدرێت و لە پیسبوون بیپارێزن. گرنگی بە وزەی پاکی خۆر بدرێت و دوور بکەونەوە لە سەرچاوە تەقلیدیەکانی پێداکردنی وزە کە دەبێتە هۆی پیسکردنی ژینگە. ئێمە تەکنۆلۆژیای نوێ پەرە پێدەدەین وەکو زیرەکی دەستکردی AI کە توانای ئەوەیان هەیە لە کنترۆڵی ئێمە دەچن و کۆیلەمان بکەن یاکو تەنانەت لە ناومان ببن. بەڵام مرۆڤایەتی یەک ناگرێت بۆ بەرەنگاربوونەوەی ئەم هەڕەشانە و دەربەستی ژینگە و هەرەسەکانمان نین. بێگومان لەلایەن پەروەردە و فێرکردن و زانست و زانیاری وەرگرتن کارێکی گرنگ و پێویستی هەموو سەردەمەکانە، بەڵام لەگەڵ هەموو ڕیتم و هەنگاوە ئەرێنی و جوانانەدا ئەگەر نەتوانین تاکێکی ژینگە دۆست و ژینگە پارێز دروست بکەین کەواتە پەیامە گەورەکە و ئامانجە گشتیەکەمان نەپێکاوە، چونکە لە ڕێگەی تاکتیکی هوشیاری و ژینگە پارێزەوە دەتوانین نەوەیەکی خاک و وڵات پارێز بنیاد بنین. هەر سەبارەت بەم بوارە گرنگە ڕێکخراوەی ژینگەی جیهانی سەربەنێتەوە یەکگرتووەکان هانی دەوڵەت و هەرێمەکان دەدەن گرنگی زۆر بدەن بە پاراستنی ژینگە و دەوروبەر و لە قۆناغی پەروەردە و فێرکردندا بکرێتە وانەیەکی سەرەکی و بخوێندرێت. بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ژاپۆن زۆر ڕێز لە کارگوزار و کارمەندانی بواری ژینگە و پاگڕاگرتن و پاراستن دەگرن و بە دوکتەری ژینگە ناویان دەبن. هەروەها هەوڵ بدرێت میدیای ژینگە دروست بکرێت و هەوڵی دەرکردنی گۆڤارێکی ژینگە بترێت لە خوێندنگاکان گرنگی بە کردنەوەی پێشانگای ژینگەیی بدرێت لە ڕووی هەڵواسینی پۆستەر و ڕیکلامی تایبەت بە ژینگە پارێزی. لە خوێندنگاکاندا گروپی دۆستانی ژینگە دروست بکرێت و زانیاری ژینگەیی بەناو خوێندکاراندا بڵاو بکرێتەوە. بابەتەکان بە بیابانبوونی گوێی زەوی و وشکبوونەوەی کەمبوونی سەرچاوەکانی ئاو و گۆڕانی کەشوهەوا و قەدەغەکردنی برینی دار و درەخت و ئاگرکردنەوە و نەماڕواندن و گوڵچاندن بە بەردەوامی بکرێتە بەرنامەیەکی پەروەردەیی و خوێندنەوە. خوێندکاران ڕابهێنین لەسەر ئەوەی بیەوێ گوڵ بچێنێ و دەبێ هاند بدرێت گوڵیش بچێنێ. لێرەدا بە پێویستی دەزانم ئاماژە بە ئامارێکی ڕێکخراوە نەتەوە یەکگرتووەکان بدەم کە ڕای دەگەیەنێت بەهۆی چالاکیەکانی مرۆڤەوە 3/4 ئیکۆسیستمی خاک و نزیکەی 66% ئیکۆسیستمی دەریایی گۆڕانکاری بەسەردا هاتووە. نزیکەی 1 ملیۆن جۆر ئاژەڵ و ڕووەکیش مەترسی لە ناوچوونیان لەسرە. لە نوێترین راپۆرتی سندوقی جیهانی گیانلەبەرەکێویەکاندا هاتووە ژمارەی گیانلەبەرەکێویەکان لە ساڵی 1970 تا ئێستا بە ڕێژەی لە 69% کەمی کردووە. هەروە 150,000 گیانلەبەر لەو لیستە هەڕەشەی لە ناوچوونیان لەسرە. لە کۆتاییدا پێویستە و زۆریش گرنگە خوێندکاران و قوتابیان بەو گیانە پەروەردە بکرێن کە ژینگەیان خۆش بێت و دار و درەخت و سەوزەوای زیاد بکەن و بە هیچ جۆرێک لە دەشت و دەر و چیا و چۆڵەکاندا ئاگر نەکەنەوە و هوشیاری ژینگەیی لە ناو ماڵ و خێزان و خوێندن و کۆمەڵگەدا بڵاو بکەنەوە و داربڕین و ڕاوکردنی گیاندارە کێویەکان بە تەواوی قەدەغە بکرێت و گیاندارانیان خۆش بێت. تا لەگەڵ گیانداران ئاژ نەبینەوە ناتوانین لەگەڵ مرۆڤ ئاژ ببینەوە. مادەکانی پلاستیک و نایلۆن بە هیچ شێوەیەک فڕێ نەدرێن چونکە ئەوان ژینگە وێران دەکەن. گرنگە لە دوای هەر گەشت و گەڕان و سەیرانێکمان پاژماوەکانمان کۆ بکەینەوە و شوێنەکانمان پاکڕابگرین. دواوتەم لەم بابەتەوە دیسانەوە وتەیەکی یوڤال نۆ هەراریە کە دەڵێت ئەگەر ئێمە ئەوەندە ژیرین بۆچی ئەوەندە خۆوێرانکەرین.